دەم باش تەماشاوانان هێژە جارێکات نەخزمەتەوە و بششکێنە خەلەکێکیش بەرنامە بەرنامە کاندید و جارێژیمە میهوانداریە کاندید دکتور محەممەد گۆران کاندید ژمارە 14 سەر لیستە 162 کە دیشتیبانی کوردستان کردە دێ هەوڵداین vê mavê berdestê me da ronahiyekine ser çend kar û çarakêtûyê berî niha hatine kirin û nikemijîlîk çew û eger hatû bû endam perleman dê çi karketin bû xizmetkirina xelkê xwe xelkê devera xwe xelkê parêzgeha dihûkê Diktor tu bixêr hatî ser çawa Diktor محەممەد گۆران eger pitir xwe bidete niyasîn bû bînerên me پێشەکی زۆر سوپاسان دەکەم من دکتۆر محەممەد گۆران دەرچووی دەرمانسازیم لە وڵاتی هندستان بە کەلەریۆزە دەرمانسازی ئێستاش مامۆستام لە زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک بەشی دەرمانسازی پەیمانگای تەکنیکی کارەکەم لەوێ بەردەوامە تا ئێستا وەکو مامۆستا بەڵێ دکتۆر محەممەد پێش خۆ هەڵبژێریت و بەرینی کە خەریکی چ بوو مژیلی چ بوو پێشی سەفەر بکەم بۆ دەرەوەی وڵات لە هەمان کاتدا من مامۆستا بووم لە زانکۆی پۆلیتەکنیک بەشی دەرمانسازی کە ساڵانە کۆمەڵی خوێندکار دەرەچون لە بندەسمان و ئێستا هەمویان خزمەتی گەڵەکەن لە هەموو نەخۆشخانەکان و دەرمانخانەکان لە کوردستان لە دهۆک و تایبەت دهۆک دوایەوە من ڕێکخراوێکم هەبوو ڕێکخراوی مافی مرۆڤ نووسینگەی جەماوەری بەرپرسی تەندروستی ڕێکخرا بووم ڕێکخراوێکی ئێمە کۆمەڵێک کاری ئەو ڕێکخراوە ئێمە بلا بڵێن پەیوەندیمان هەبوو لەگەڵ کۆمەڵایەتی دهۆک بەستنی موچە بۆ کەم ئەندامان ئەوانەی کەڕ و لال و کۆر و شێت و مەنغۆلی هەر کەسیان ئەوانەی بێ باوک بین یەتیم بینیان بێوەژن و ئەوانە بوو ئەم کارانەی ئێمە بەستنی موچە بوو بەبێ جیاوازی ئاین نەتەوە و حیزب هەر کەسێ پێویستی بە هاوکاری ئێمە بواە لە سنووری بەردەڕەش بواە لە سنووری ئاکرە بواە لە سنووری زاخۆ بواە لە سنووری کەلەچی بواە لە ناو دۆک وایە ئێمە دەچوین بۆی کارەکانمان دەکرد ئاسانکاریمان دەکرد بۆ ئەوەی بتوانێت ئەو کەسە پەککەوتووە پێویستی بە هاوکاریەک دەبێتن کاوەشیان لە یاسای کوردستان هاتووە پەرلەمانی کوردستان هەر کەسێ پەرکەوتوو بێتن مچەیەکی بۆ بدرێتن بەڵام ئەو کەسانە لەوانەیە زانیاریان زۆر نەبووایە یانیش نانتانیوایە هاتیمنا بۆ دۆکیشەکان بکەن ئێمە وەکو ڕێکخراو بەبێ بەرامبەر کارەکانمان دەکرد بەستنی موچە بۆ هەموو کەسێک وەکو ئاسانکاریت کردن وەکو ئاسانکاریە بەبێ بەرامبەر نانی بۆ نمونە ئەو کەسێ پێویستی پێ وایە لە چ ملەتێ وایە لە چ نەتەوەیەک وایە لە چ حیزبێ وایە ئێمە بێ جیاوازی کارەکانمە دەکرد تاکۆ 4 ساڵ ئێمە لەو ئیشە بەردەوام بووین ئێستاش ئەوانەی کە ئێستا ئەو کات موچیان هەیە ئێستاش هەیانە بەردەوام و بەبێ هیچ کێشە یعنی ئەو حتان کەژ موچەوانی نشان خزمەتە چەند خەڵکی بکەن وەکو ئامارێت نزیکەی 2000 کەس پەککەوتوو ئەوانە پێستیان پێ بووە لە لەژنەی پزیشکی دەرچوونە ئێمە بۆیان دروستمان کردووە هەمویان داتا و ناویان لە لامانە کە ئیشمان بۆیان کردو تاکو ئێسش ئەوان بەردەوام لەسەر موچەکەی خۆیان بەڵام حەقی خۆیانە مافی خۆیانە لەبەرەوەی لە پەرلەمان هاتووە ئەوانەی پەککەوتن یان کەسێ بێتن پێویستی بێتن کەم ئەندام بێتن پێویستە موچەیەکی بۆ بێتە برنەوە ئێستش موچەکەیان هەیە و بەردەوام لەسەر کارێکی خۆیان ئەفرەی خراوە هەوە دیار NGO بووە خو بەخشانەوە دکتۆر محەممەد گەلوێرە خراوی کارتیە خزمەتە خەریکی ئەو ڕێکخراوە ڕێکخراوێکی بێلایەن بوو بەبێ جیاوازی هەموو لایەنێک تێدا بوو بەڵام وەکو لەبەرەوەی پسپۆرەکەی من دکتۆر بوو من بەڕێوەبەری تەندروستی پارێزگای دۆک بووم زۆر گەنج هەبوو زۆر کەس هەبوو پێویستی بە چارەسەر دەبوو پێویستی بە دەرمان دەبوو ئەو کات ئێمە لەگەڵ نەخۆشخانە پەیوەندیەکی زۆر باشمانە بوو هەندێک بۆ نمونە کەسانێکە پێویستی بە عملیاتێک بوو نەشەرگەریەک پارەیەکی زۆر بوو بەڵام پێی نەبوو ناچار یان دەبێ بچێتن پارە قەرز بکاتن یان دەبێتن پەنا بە بۆ ڕێکخراوکە ئێمە وەکو ڕێکخراوی مافی مرۆڤ بە پەنای دەچمان و فریا دەکەوتمان لەگەڵ تەندروستی دهۆک ڕێک دەکەفتین کە ئەمانە پێویستیان بە چارەسەر هەیە و لە هەمان کاتدا پارەیان پێ نییە ئەوانش خەڵکێکی ئەم وڵاتەن و پێویستە حەقی خۆیانە دکتۆر محەممەد ئەفرەی خراوە حتانکەژە بەردەوامان بەڵێ ئێستا بەردەوام بەڵام لەم ماوەیە لەبەرەوەی بودجە و موچە نییە بۆ ڕێکخراوەکان کاتێدا کار ڕاستێ بە محەممەد گۆران نوکە خەریکی چێمژی نوکە کاری خزمەتت کرد دوای گەڕانەوەم لە هندستان لەگەڵ نەخۆشخانەکانی نێودلهی مۆمبای ڕێکەفتنێکمان کردووە بەبێ بەرامبەر تیمێکمان دروست کردووە هەر کەسێ پێویستی بە دا و دەرمان بێ پێویستی بە چارەسەر بێ پێویستی بە نەشەرگەری بێ لە دەرە وڵات ئێمە دەنێرین لەوێوە
تیمێکمان هەیە تێدە پێشی پێشوازی ئەو نەخۆشە دەکەن دەیبەن بۆ نەخۆشخانە بۆ ماوەی چەند ڕۆژ لەگەلی دەبن بەبێ پارە متەرجمی و هیچ شتوە ناگرن ئەو نەخۆشخانەیەش کاتێک عملیاتی خۆی دەکات ئێمە دەتوانین بۆ نمونەمای زۆرە 15% تا 25% داشکاندن دەکەین دوای عملیاتەکە ئەو کەسەش لەوێ دەچێتن کەسێ دێتە پێشی پێشوازی دەکاتن شوێنی بۆ دابین دەکاتن نەخۆشخانە باشترین دکتۆری وەرگێتن تاکو ئەم ڕۆژێمە بەردەوامین و بەردەوامیش دەبین دوای ئەوەی کە خوا کردی چوومانە پەرلەمان بتوانین خزمەتی گەورەتریش بکەین يعني انه كاجر نساخه كبيتن ان شاء الله عالم هم يخش ساخ وسلامات بيتن بس وصل ديالك وخلق له بي تي في هنديد بيتن شين بيواندي دكتور محمد بكن ويستافي بكن كو هاري كاري بيغمان 24 ساعات تلفونمان کراوەیە هەر کەسێ پێویستی بێبێتن هەر کەسێ پێویستیش پێ بووە ئێمە کارمان بۆی کردووە هەفتانە نەفەرمانەیە دەنێرین بۆ نەخۆش دەنێن بۆ هندستان بۆ چارەسەر سوپاس بۆ خوددا تاکۆ ئێستا ئەو تیمەمان لە هندستان تووشی هیچ کێشێک ناتووە ئەو کەسێ پێویستی بە چارەسەر دەبێ بۆ نمونە پێشی بچێتن ئایا دەزانێ ئەم کەسە چارەسەری هەیە لە هەندیانە نازانین ئێمە راپۆرتی پزیشکی دەنێرین بۆ هندستان نەخۆش تقریری نیشانی دکتۆری خیسای دەدرێتن دکتۆری تایبەت کە ئامە ئەی نەخۆشە چارەسەری دەبێ یاننا ئەگەر هەیە چەند لە سەد چەند پارەکەی دەڕواتن چەند ڕۆژ لەوێ دەبێنێتن ئەمانە هەمووی وەڵام دەدێنەوە بە نەخۆشەکە مالی نەخۆشەکە ئەگەر وان بڕیار بدەن بچن لەوێوە داوەتێکیان بۆ دەنێرین بەو داوەتە ڤیزەیەک وەلەگرین لەوێ وەش دەچێت بۆ هەند پێشی بگەشتە ناو نێودلهی لە مەتارەکانی هندستان تیمەکەمان پێشوازیان لێ دەکاتن و شوێنیانش بۆ دابینەکەن و سارەش بۆیان دێنن تاکۆ نەخۆشەکە بم بۆ لای نەخۆشخانە فەحسەکانی کامل بکەن کە ئایا ئەم کەسە چارەسەرەکەی لەگە تەقریرەکەی ئێرە یەک دەرچوویاننا لەبەرەوەی لەوێ سەر لە نوێ فەحساتی نوێ دەکەن زۆر کەسیش هەیە هاتووە سپاس بۆ خوددا فایدەی زۆریان کردووە عملیاتیانش کردووە لێرەش نردراوە بۆ هندستانەوە بەبێ ئومێدی ڕۆیشتووە بەڵام لەوێەوە بەدڵ خۆشی گەڕاوەوە شتێتی دەرکەوتووە سلامەتی گەڕاوتەوە یان پێویستی بە عملیاتێک بووە سپاس بۆ خوددا تاکو ئێستا هیچ ڕووداوی نەخوازرا و لە دەستمان ڕووی نەداوە بۆ نمونە کەسێ لە ناو تیمەکەی ئێمە لەوێوە نەخۆشی لە ناو دەستی بمرێ کۆچی دوایی بکات سپاس بۆ خوددا تا ئێستا بەردەوامین و لە ڕێگەی کەناڵەکانتانەوە هەر کەسێ پێویستی پێبێتن پێتم وت 24 ساعت تەلەفۆنمان کراوەیە خەڵکی شێمەی دەناسێتن خۆمانشکە ئیش دەکەین بۆ خەڵک بەبێ بەرامبەر ئەو ئیشە ئێمەش دەکەین دووبارە پێ دەڵێم بەبێ جیاوازی ئاین بەبێ جیاوازی نەتەوە بەبێ جیاوازی حیزب هەر کەسێ مرۆڤێ پێویستی پێبێتن ئێمە ئینسانی کارێکی مرۆڤی لەبەرەوە ڕێکخراوەکەی ئێمە ڕێکخراوی مافی مرۆڤە هەوە بۆرەگایەکەی عالم سەردانەوەی بکات بۆ وێ هەر خوب بەخشین هەرێک پرێکە تەلەفۆنە ئێستا پێشتر هەمان مبارەکەمان هەبوو بە ڕسمی و هەموو شوێنێکمانە بوو بەڵام لەبەرەوەی بوجە نەماوە و من خۆم سەفەرم کرد بۆ دەرەوەی وڵات کەمێ لەبەر قەیرانەکانی ئێستا و ئاگاداری ڕێکخراوەکان ناچارن ڕێکخراوی خۆیان داخستووە بەڵام ئێمە پەیوەندی تەلەفۆنیمان هەیە و لەگەلیانش ئیش دەکەین و بەردەوام ئەوی شەرەکەین نوکە ناکو بیت ڕێکلامێک کارێکی خێرخوازیە بەری نوکاتەوەکری بەری کوتوبیە بربژێر بوو پەرلەمانی عێراقی ئەفکارەتەیەکری ژمارە تەلەفۆنە ئەو بەردەستانە خەلکێکە گەرنوکەمە ببینیتن بوارم حەسکەن پەیوەندیە بکەن و دکتۆر محەممەد و تیماوی هاوکاری بکەنێ ئەف هاوکاریە هاوکاریەکە ئینسانی بیتن بتنێ vê xwe velgirîtin firêkirina ya raportên nexweşî bû hindê û destnîşankirina çareseriyeka heye anîne û demê çê bîtin ew dewê bû firêken wê dewê vîze pê tête ew kirin yanî asankariya kusa tête kirin gel nizba gel misteşve jî nizbek daşkandin tête ew kirin neve rêxuşgerek inşallah her kesekî viya peywendiyê Dr. Muhammed biketin Dr. Muhammed گۆران و ستافێوی کارێکی خێرخوازیە و داخوازە سەرکەفتنی باوت بکەین دکتۆر نوکەت و یەوی کاری بەردەوامی بەسپۆتە خوب بوو کارێکی دژی بەرهەفکردە ئەو ژی چوونە پەرلەمانی عێراقیە سەر لیستە 162 یەکەتی شمالی کوردستان کە تو بەربژێری توێ لیستێدا ژمارە مامۆستا دکتۆر محەممەدجی 14 ئەگەر هاتوو تە باوەریە خەلکی وەرگت دێت و چکەی پارلمانیدا دێ چکەی مەگوت کاتە چک کرد بوو و نوکە چکەی هەمی کارێتە خێرخوازی و خزمەتە خەلکیدا بوون نوکەی بە چکەی بەێ من لەوێ هەوڵ دەدەم لەگەڵ حکوومەتی عێراق لە ڕێگەی تەندروستی لەبەرێ من اختصاسەکەی من تایبەتمەندیەکەی من پزیشکیە بتوانم خزمەتی نەخۆش بکەم بتوانم ئەو نەخۆشانەی پێویستیان بەدا و دەرمان دەبێتن بۆ نمونە لە عێراقۆ زۆر جار
دەرمانی کوردستان لەوانەیە تاخیر بنێرن لەوانەیە ئەو دەرمانە کە پێویستە لە کوردستان خەڵک پێویستیەوە دا و دەرمانە لە ڕێگەی بەغدا و بێنێتن ئێمە کار لەسەر ئەوە بکەین کە ئەو دەرمانانەی بۆ کوردستان تێتن بۆ هەر سێ چوار پارێزگا بێتن بە دروستی بێ و لە کاتی خۆی بێ بۆ ئەوەی ئەو نەخۆشانە کاتی پێویستیان بە دا و دەرمانە ئەو کا دەرمان هەبێ نەک کاتێ پێویستیان پێ بێتن داوا بکەن دوای مانگێک نەخۆشەکە نەخۆشی ئاستەنگتر بێتن و نەتوانێتن چارەسەری زۆر باشتر وەرگێ لە ئەوەی کە سەرەتاییە کار لەسەرەوە دەکەین بە ژمارە یەک. دکتور محمد te behsê dermanekê ku bi spûriya te saydalaniyan ku dermansas kalîtiya dermanî tu çendê pê razî nihal Kurdistanê taybet ev dermanê li Iraqê bi me têt ona bil Kurdistanê da jî tê kirin te çi hebî wekû proje parlemanê da ku tu serkar bike bû baştirkirina kalîtiyê tu ê pê razî an ne tu pê razî nebî dî çi بەڵێ پێشەکی ئەو کۆمپانیانەی دەرمان دێنە کوردستان دەرمانەکانی کۆمپانیەکان زۆر باشن بەڵام لێرە گرنگ کارکردنی کوالتی کۆنتترۆلەکەی خۆمانە لە کوردستان دەبێت کا لەسەر ئەو کالتی کۆنتترۆل دەرمانە بکە کە تا داخلی کوردستان دەبێت ئایا ئەم دەرمانە تا چەند مادەی ئاکتیوی تێدا تا چەند مادەکە سودمەند دەبێتن بەڵام وەکو شیرکە هەمومان دەزانین ئەو شریکەکانن کە دێنە کوردستان دەرمان دێنن شریکەکانن معتەرەفن لە جیهان لە هەموو وڵاتێک شەهادەیان هەیە بەڵام لێرە دەبێتن کوالیتی کۆنتترۆلی کوردستان کاری خۆی جوانتر بکە کوالیتی کۆنتترۆلی عێراق کا لەسەر ئەو دەرمانە بکە ئایا پێویستە بدرێ بە نەخۆشیان نا لێرە دەبێت گرنگی زۆرتر بدرێ بە کوالیتی کۆنتترۆل کە ئێمە هەمومان دەزانین ناتوانین دەرمانێک داخلی کوردستان بێتن یان داخلی عێراق بێتن بە پێ لەژنەی پزیشکی کوالیتی کۆنتترۆل. دکتۆر نابینی بەرئەڵاییە کاتنە دەرمانەدا هەیە یان تایبەت مەسەلا سعرێتوان و مەسەلا کاڵێتیەوان چ بهێتەکردن باشە بۆ وی بواریدا من پێم باشە لەژنەیەک دروست بکرێتن بۆ ئەو دەرمانانەی کە بە ڕێگەی حکوومەتی عێراق و کوردستان داخل لە بێتن ستیکەری لەسرە کە ئایا ئەو دەرمانە ئەگەر ستیکە لەسەری بێتن واتە کوالیتی کۆنتترۆلەکە دەرچووە پێویستە لێرە کاری خۆی بکاتن بەڵام وەکو نەخۆش پێویستی بە دەرمانی دەبێتن هەمی مرۆڤێک دەتوانێت نانێک نەخواتن دەتوانێت خواردنێک دل لێش نەخواتن بەڵام دەرمان نەخێر دەرمان بۆ نمونە هەندێک دەرمان هەیە دەرمانی سەرەتانیە خەڵکی شیرپەنجەیە ضرورە جەلسەکان دابنێتن هەفتانە دابنێتن بەڵام ئەو دەرمانە کە نەبێت مەجبورە خاوەنی نەخۆشەکە فریای نەخۆشخانە دەربچێتن بچێ بۆ سەیدەلەکان دەرمانەکە بە چەند بێنێتن ئەلێرە حکوومەتی هەرێم دەبێت کار لەسەرەوە بکاتن نەک وەکو هاوڵاتی ئەگەر ئێمە چوومانە پەرلەمان بەڵێن دەدەم کار لەسەرەوە بکەین ئەو دەرمانانەی داخلی عێراق دەبێت و کوردستان دەبێتن تایبەت لەبەرەوەی ئێمە نوێنەری خەڵکین لەوێ دەبنە نوێنەری خەڵک لە بەغدا بتوانین کارێک وا بکەین ئەو نەخۆشانە لێرە پێویستیان بەدا و دەرمانە بێ فریای بکەوین بۆ ئەوەی ئەو کەسە لە مردن ڕزگار بکەین ئینشاءالله خەڵکیمە پێتەوی دەرمان و دەرمانخانە نەبێتن بەس یا بەرچاوێک و وی وەڵعێنەکە خەڵک پتر محتاجی اختصاصی هەوەنە و بسپوریە هەوەیە هیڤیەوەیەکێک و بشێن خزمەتێکی بە خەڵکی بکەن دکتۆر بوو مەسەلا بسپوریەتە دەرکەوین یا نەخۆشیان بچینە خزمەت و کارێن تێنەکردن بوو دەڤەرێن هەوەت تا چ ڕادە دەڤەرە کەلەکچی وە بزانم لێ منتەقێ تا چ ڕادەیە پێ ڕازی ئێمە لە سنووری کەلەکچی و بەردەڕەش تایبەت سکتەرێ ساخلەمیەدا ینی بەڵێ بۆ نمونە لە کەلەکچی و لە بەردەڕەش و چڕە و قەسرۆک ئەو شوێنانەی خۆمان و ئاکرێ تا کەلک لەم لە زاخۆیە و سێمێل لێرەدا بۆ نمونەیەک بچووک دەینم لە کەلەکچی زیاتر لە 45,000 نفوسە تا ئێستا نەخۆشخانەیەکی تێدا نییە تەنها بنکەی تەندروستیەکە هەمومان خوددان دایک و خوشکین و نەخۆش دەکەوین هەمان نەخۆش دەکەوین ئەو نەخۆشەکە نەخۆش دەکەوێتن ناچارە ئەگەر پارەی نەبێت هیچ تەکسیە بگرێتن بێت بۆ دهۆک بۆ فحوساتی خۆی بکاتی تاکۆ دکتۆری باش بێنێتن من پێم باشە بە ڕێگەی پەرلەمانی عێراق کار بکەین لەسەر ئەوەی هەر شوێنێک پێویستی بە نەخۆشخانەیە نەخۆشخانە بچێ بۆی هەر شوێنێک پێویستی بە داو دەرمانە داو دەرمان بچێ بۆی هەر شوێنێک پێویستی بە دکتۆری اخیسایی و تایبەتمەندە دکتۆری تایبەتمەند بچێتن نمونەش کە من ئێستا باسی کەلەکی دەکەم زیاتر 45,000 یان باسی باردەڕەژەکەم کە خەڵکێکی زۆر لە دەوروبەریەیە تا ئێستا نەخۆشخانەیەکی کوالیتی بەرز نییە بۆ ئەوی بتوانێتن ئەو نەخۆشانەی بچن بۆ ئاکرێ یان بچن بۆ دهۆک بێن بۆ دهۆکەوە چارەسەر وەرگرن لەوێ چارەسەر خوانگرن لەوانەیە ئەو کەسەی لەوێ وایشی وەرگێتن نەخۆشی پارەی کەمتر بڕواتوەکەوەی کە فریایی دۆک بکەوێتن
ڕێگەیەکی دوور ڕێگەوبانێکی ناخۆش ئەم نەخۆشە ئایا لێرە ئەو پێویستەی دکتۆرە کە فحوساتی پێدەکاتن دکتۆرێکی باش دەبێنێت دەرمانێکی باش دەبێنێتن پێویستە سنوورەکەی ئەمەش هاوڕێکی لێ بدرێتەوە کارێکی بۆ بکرێتن بۆ ئەوەی ئەو نەخۆشانە فریای نەخۆشخانەکانی لای خۆمان بکەون نەک نەخۆشخانەی دوور بێت لەوان حتا نوکە مستەشفا نواندنێ بژن نینە دوو بنکەی تەندروستیمان بەس بنکە تەندروستی دوو بنکەی تەندروستیمانە بۆچی حتانیکە نهاتێکردنی سبب چییە؟ خەلک بێ خوددانە لێرەوەکی ئەم کوردیت بێژین ئێمە نینەرێت خو نەبووینە حتانیکەت پەرلەمان و جواتادا بێگومان ئەگەر ئێمە نوێنەری خۆمان هەبێ لەوێ دڵنیام دەتوانن شۆلێ باشتر بکەن یعنی تۆ لە شارێکی 45,000 خەلکی تیابێتن نەخۆش پێویستی بە نەخۆشیەک بە چارەسەرێک دەبێتن ناتوانێت لەوێ کار ڕێزمە بۆ ئەوانەیە ئەوێ ئەمە ڕاستیە ئەنی لەوێ دکتۆری خیسایمان نییە کەم بۆ نمونە شەو ڕۆژ لەوێ بمێنێتن یان ژووری عملیاتمان نییە نەشەرگەری بێتەکردن ئەمانە مەجبورن خەلک کاتێ نەخۆش دەکەوێتن فریای دۆ بکەون بۆ ئەوەی لێرە نەخۆشخانە دکتۆری تایبەتمەند بێتن ئەکاتن ئەگەر نایەمە لەوێ چەند دکتۆرێکی بەڕێزمان هەیە دکتۆرمان هەیە بەڵام لە پێدن لەورە دکتۆری خیسایی پێویستە نەخۆشخانەیەکی گەورەی پێویستە بۆ ئەوی بتوانێت خزمەتی خەڵک زیاتر بکرێتن نەوەکو ئێستا کە دەبینین لەوانەیە دا و دەرمان نەبێتن نەخۆش پێویستی بە دا و دەرمان دەبێتن دەچێت لە سەیدە لە خارجەکە دەکرێتن لە نەخۆشخانە نییە ئەو شوێنەش تابعی کوردستانە سەر بە کوردستانە سەر بە پارێزگای دهۆکە دەبێتن چۆن دەرمان تەوزێکرێت لە هەموو شوێنێکیش لەوێش ئەوا بێتە تەوزەکردن بێگومان ئەگەر نینەرێکی خۆ هەبیتن پەرلەمانی لە ڕاستە دەرکردنا یاسا و تشریع و چاودێریکردنە بەس بە شێت چاودێریکردنێدا پەرلەمانتارێک لە پتر شێت خزمەتێککردن دەنگیوی دێ پتر چیتن و چەند کەسێکەوە بێژن خونا ڕازیکەن هیڤیاماوە بشێن خزمەتێکی بوو خەلکی بکەن بوارێ ساخلامیە دەروێرێ بارێکە دژی هەیە و هەیە گرێدای بارێ ساخلامیەیە و بارێ وەرزشی و گەنجان و لاوان توێ منتاقەدا تا چه ئاست هاتیەکردن تایبەت دەڤەرە هەوە ئێمە لە دەڤەری کەلەکچی و بەردەڕەش ئەو شوێنانێک ئێمە باز دەکەین لەبەرەوەی ئێمە کاندیدی ئەو دەڤەرین پێویستە کار بکەین بۆ ئەوەی ئەو دەڤەرە پەیامەکان بگەینە سەرەوە لە شوێنێکی وەکو کەلەچی زیاتر لە چەندین یاریزانی چالاک ئازبەرز هەیە بەڵام لێرەدا پێویستە گۆرەپانێک هەبێتن گۆرەپانێکی تۆپی پێ بۆ ئەوەی ئەو ئازبەرزیە بمێنتەوە بەردەوام لە نەحیەیەکی وەکو کەلەکچی زیاتر لە تیمان چەندین یاریزانمان ڕەوانەی دەرەوە کردووە نادیەکانی یانەی زێرەوانی یانەی دهۆکە یانەی شێخانە یانەی باردەڕەشە و چەند یانەیەکی ترە ئازبەرزیە بەڵام تاکو ئێستا ئەو شارە یاریگایەکی نییە یاریگایەکی گەورەی هەبێتن بۆ ئەوەی ئەو گەنجانە کۆ بکاتەوە بتوانێت زیاتر توانای خوانشان چونکە وەرزش و وەرزشوانان پەیوەستە بە تەندروستیەوە هەر کەسێ وەرزش بکات دڵنیام زۆر کەم پێویستی بە نەخۆشخانە دەبێتن وەرزش و تەندروستی زۆر لەگەل یەک نزیکن پێویستە ئەم دوانەیە زۆر گرنگی پێ بدرێتن نەڤژە هەر بوێرە ینی زڤێتەوە کۆ دەبێژن پەرلەمانتاری شوورە بێ ئەگەر پەرلەمانتارێ یە ئەکتیڤ بیتن دەوێ گاوێ چاویلی سەروێ هەبی دەمێ دانانە بودجەیدا دەمێ هەر ئەوە کاتی تێکردن دێشێت پتر خەمخوریە بۆ منتاقا خۆ کرد بۆ دەڤەرە خۆی کردن چێت بیت دەروێ خۆشی بیتن ینی بسپوریە خۆ بیتنژی دکتۆر محەممەد بە چ بەڵێن هەیە بۆ خەلکی ینی وەکو بەڵێنێک بیت و نەهرتنە یا هەلبژارتنەوە بیتن بۆ پشتی هینگیژی خەلکێکە محەممەد ببینن دکتۆر محەممەد گۆڕان بزانن کو ئەڤیاوە ئەف بەڵێنەوە دەیت ئاستێ بەڵێنەدا بوو من پێش هەموو شتێک کاندیدی دەڤەرێکم کە بە هەمویانەوە پشت و پەنا شادی دەنەوە کە من کارم کردووە بێ جیاوازی شەو ڕۆژ کارمان کردەوە بۆ خەلک پێویستیان بە هەر شتێک بێتن من لێرەدا دەڵێم بەڵێن بێت لە ڕێگەی کەناڵە کەتانەوە دیسان بەڵێن بێتن ئەگەر دکتۆر محەممەد گۆران بشتە پەرلەمانی عێراق بەڵێن بێ 15% موچەکەی من تەرخان دەکەم بۆ ئەو نەخۆشانەی پێویستیان بە دا و دەرمان هەیە و چارەسەر هەیە پێویستیان بە نەشەرگەری هەیە کە ناتوانم بکەن ئەمە فریان بکەون بەڵێن بێتن ئەم مقاتا ڤیددیۆیە شاهدم بێتن ئەگەر هات ڕۆژێ لە ڕۆژان دەرچم پێتان بڵێم ئەو بەڵێنەکەی خۆم هێ ناجێ 15% موچەکەی خۆم دابش بکەم دەرخان بکەم بۆ ئەو نەخۆشانەی پێویستیان بە دا و دەرمان هەیە کە من ئێستا دەزانم زۆر لە ناو ناخی خەلک دەزانم خەلکانێک هەیە پێویستیان بە دەرمانێک هەیە پاریان نییە
بەڵام مەجبورن پارش قەرز دەکەن بۆ ئەو دەرمانە بکڕن بۆ نەخۆشەکەی خۆیان ئەگەر نا نەخۆشەکەیان تەشەنە دەکاتن لەوانەیە ببێتە هۆی کۆچی دوایی کاتێ بووە کۆچی دوای ئەو مالە لەوانەیە بڕوخێتن لەو مالە نەخۆشیەک سەر هەڵدەداتن تا ژیانیان ما بێتن بی لەوە بکەنەوە بڵێن مناڵەکەمان پێویستی بە دەرمانێک بوو نەیبوو من بەڵێنتان پێدەدەم لە ڕێگەی کەناڵەکەتانەوە ئەگەر هات و دەرچووم 15% موچەکەی من بەس بۆ ئەم نەخۆشانە بێتن دا و دەرمان ئینشاءڵڵا دەرچی و بەڵێنەتەش دێتە بجێ ئەس بەڵێنێکدا بەڵێنە کەساتیەت و شێجی بەجی بکەی بەس ئەس هەر کاندیداکە بینمە بێت بێ پرسیارەیەکی لێت کەن تو چەند دێت بن سیبەرە بەرژەوەندیەت ملەتی و منەتەوەی بەبی و چەندێ بن سیبەرە بەرژەوەندیەت حزبی و تاکە کەسی بەبی ئەت پەرلەمانیدا کە هاتووت بووە ئەندام پەرلەمان بەڵێ ئێمە یەکەم شت حیزبێک ئێمەی کاندید کردووە حیزبی شەهیدان کە ڕووبارێک خوێنی داوە بەبێ وەستان لە ساڵەکانی خۆشی و ناخۆشی لەگەڵ خەڵک بۆ بەرگری کردووە لە خاکی کوردستان بۆی دەستێکی ڕەش نێتە کوردستان زۆر شەهیدمان داوە من کاندیدی ئەو حیزبم کە کەسایەتیەکانی ئەو حیزبە بەڕێز مامجەلا خوا لێی خۆش بوو بەڕێوە بردووە سەرمانی بلند کردو لە ناو خەڵک و لە کوردستان و لە دەرەوە و لە عێراق و لە جیهان بەڵام من لێرەدا دەڵێم ئەمە نوێنەری خەڵک دەم لەوێ نوێنەری خەڵک دەبن چونکە ئەو خەڵکە دەنگم پێدەداتن ڕاستە من کاندیدی حیزبێکم بەڵام لە هەمان کادا نوێنەری خەڵک دەبن کار دەکەم بۆ خەڵک کار دەکەم بۆ خەڵک بۆ ئەوەی بتوانم ژیان و گوزەرانیان خۆشکەم کار دەکەم بۆ خەڵک بۆ ئەوەی بتوانم کەسێ دەست درێژ نەکاتە سەر خاکی کوردستان دەست درێژ نەکاتە سەر نامیسی کوردستان دەست نەکرێتە سەر یەک بۆستێکی کورد لە هەر شوێنێ بێتن بەلێ دکتۆر پەیوەتەوە دمەهیە دچ بیتن بە خەڵکان دەڵێم بە هەموو هەواداران دەڵێم بە هەموو کەسێ دەڵێم ئەوەی منی دەناسیەوەی ناناسێتن لەوانەیە ئاگاتار بن پێتان دەڵێم دەنگ بدەن بە لیستی یەکەتی نیشتیمانی کوردستان 162 پێشەکی دووەمیش دەنگ بدەن بە کاندیدی خۆتان دکتۆر محەممەد گۆران ژمارە 14 بۆ ئەوەی بتوانم ئەو کارێک کە کردومە زیاتر بکەم بەڵێنتانش پێ دەدەم دەخوازە سەرکەوتنە بوتەتکەین بەلێ بینەرە هێژا دووبارە دکتۆر محەممەد گوران کاندید ژمارە 14 سەر لیستە 162 یا یەکەتی نیشتیمانی کوردستان لیستە مامجەلال لیستە خوێنە شەهیدە لیستە حزبێکێک و پڕیبارێن خوێنێ خوێن ڕشتیە بوو دیفاعکردنش بەرژەوەندیên گەل و ملەتی ئەو لیستە ساڵە 75 حتان و کە بەردەوام هەمی دەما ویلایەنیان کوێ حزبە خۆدانەتیا vê lîstê diketin berjewendiyên neteweyî bin berçav ferketîne û pêş her berjewendiyeka dî danayne lawman dê daxwazê şewekên careka de jî lîsta 162 nehê teşbîhîkirin û dengê hewa bû lîsta 162 bît heta mihîn û çavpêkevneka dî bimînin jê çavdêriya Xwedê.